سەگەن سڵاو لێ بێت فرۆشی کتێب ئێستا چۆنە خەڵک بینی چۆنە لەگەڵ خوێندنەوە بەخوای باش لەسەر ئەوەی کەوا معاش و شتیواش نادرێ ئەزمە اقتصادی هەیە بەڵام باشە نسبەتی باشە یعنی هێشتان خەڵکەکەیە کتێبی دەخینتەوە و هێشتان ئەوەکەیە هەرچەندە مۆبایل و تەکنەلۆژیا کتێبی کوشتیە بەڵام لەخوای بەزیاد هێشتا هەر باشە باشە لە ڕەمەزاناندا بینی خەڵک لەگەڵ خوێندنەوەی کتێبە ئاینیەکان چۆرە فرۆشی کتێبە ئاینیەکان زیادەکات و پرسیارێکی دیکەشەوەی ئەو کتێبانەی کە هەنە ئاینیەکان بەتایبەتی نێوخۆی نەیان ئەوانە زیاترن کە وەرگێڕدراون لە زمانەکانی دیکەەوە بۆ سەر کوردی سیارێکی جوانە حتمما ئەو بێگومان هەر زیاد دەبی یعنی لە کاتی کە ڕەمەزاندا دێ بەرنامەکان دەگۆڕدرێن بەرنامەی خەڵک یعنی حتمما کتێبی ئاینی زۆر دەڕوا پشتی شێری بەبەرەکەوی دوو نوع کتێبی ئاینی دەڕوا زۆر ئەوانەی کە مەرغوبن ئیهناخۆییە بەڵام جاری والەش هەیە دەبینی تەرجەمەش ئەوەی دەکاتن دەور دەبینیتن بەڵام ئەوەی ناخۆیەکان بەقیمەترن وەکو تەشبیه نەبی تەشبیه وەکو ماستی خۆمانە لەگە ماستی دەرەوە خۆمان بەقیمەترە زیاتر زمانی وەردەگرت بێتە سەر کوردی وڵی ئەوانەی ئاینیەکان غێر عربی زیاتر وەردەژێتێتە زۆر جاریش مەسەنە لە فارسی یاخود لە تورکی وەردەژێردرێتن بەڵام زیاتر لە عربیە سەر چاوان